یەکێ لەو شتانی کە لەسەر چێلی گۆڕێک نووسرا بوو بەلامانەوە شتێکی سەرنجڕاکێش بوو من و ئیڤان خوێنمانەوە بەڕاستی تۆ جێخەمی شیعی نییە کە مناڵی ئەم کەسە لەسەر گۆڕەکەی نووسیوە بە کۆچکردنت باوکی شیرینم هەرگیز چاک نابێ زامی برینم بن و بابەگیان جێگەکەت بەهەشت بێت ماڵ و گۆڕەکەت پڕ لە ڕەحمەت بێت هەزار جار ئێمەشەڵین پڕ لە ڕەحمەت بێت شهيد كين قوري شهيد تاك داري تريك بعوام دفتري شيري شاعري روتين شامي سرقورو داري تابوتين كوني جيرامي كون شمشامن خوني علوزو خاطري تامن والله نازم نازانی چی لەسەر مەسە حەز نەکرد بڵێ فڵان شت لەسەر چێلی گۆڕەکەم بنووسن ياخوان نمرم یاخوا نەمرم ناخوان نمرم بنووسن هیوادارم شتێک بنووسرێکە شاعری من بێت آخر چی مەسەلا دایگیان بنووسە دایەجان باڵە سەر گۆڕەکە بنووسە دایەجان باڵە چکە زۆرم خۆشێت شعرك محوي وەکو هرتيكي به ضایع چوو لە مالە یعنیە اما تاكيد زور زور محزله بلا هەیە شعرێکی مەحوی لەسەر گۆڕەکە بنووسێتەوە بلا بۆچی مەحوی والله زور متاثر بي وشاعرك جيكي شانازي قالي كردا زور زور بي خوشة وبيت قالوش آياتك قرآنيش زور زور بلام وجوانا كل نفس ذائقة الموت ئەوەش بنووس بلا بلا شعرێکی مەحویە بلا قرآنيش هاوڕەکەت ئەڵێ شعرێکی مەحوی لەگەڵ ئاەتێکی قورآنی لەسەر چێری گۆڕەکەم بنووسێتەوە ئەی تۆڵێکی من شرائتك قرآن آياتك قرآن حەزەکەی ئاەتێکی قورآنی بنووسێتەوە چی تریش ئەگەر شعرێک مەسەرن شتێک یان وەسفێکی خۆت بلا حسكم لسرها وريتي بشتك ئەتێ لەسەر چێری گۆڕەکە و شعرێ لەسەر هاوڕێ بلا يتريري كسيك بقرنيا کام شعرێ مەسەرەن حەزەکەی چۆنی بنووسێت يعني لسر وفاء بهاوريك والله خوي عادات وتقاليد شونا هر أوا باشا بلام هر ناوی خۆت و لە کەیا لە دایک و لە کات کۆچی دوای کردەوە حەز ناکەی مەسەن شتێکی هونەری شعرێک شتێک لەسەر ئەو کێلەی تۆ بنووسێ خوا نەخواسە بەخوا بێ بەجێ بێڵم بۆ ئەوانەی کە من ئەمێنەوە دوای منیترەوە من خۆم نازانم خواستی خۆم نییە قەت ینی ئەو شتە نەوتوواگە مردم ئەمە شتە بنووسن نەوەڵڵا ترەوەیە خەڵک کە بمرێ مویمۆیە ئەوەیە کە خوا عفویکە خوا عفوت کات خوا عفویکە الفاتحە لەم شتانە خوا نەخواستە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان کۆچی دوایی کرد من بەڵێ حەزەکەی چی لە سەر چێلی گۆڕەکە بنووسرێت هیچ بۆ هیچ بۆیە ئەی چی بنووسێت دوای خۆم حەزکەم چی بنووسێت نازانم هەر کەسە مەسەن ئەڵێ حەزەکەم شتێک بنووسرێت تۆ حەزەکەی چی بوو وەڵاهی حەز ناکەم چی بنووسێت بەس ئەوە لەوانەیە فاتحەیەک و تەواو هەرەوە خوا نەخواستە ئەگەر کۆچی دوایی کرد حەزەکەی چی لەسەر چێلی گۆڕەکەەوە بنووسرێت چی لەسەر کێلی گۆڕەکەم بنووسرێ ئەوە بێ بەجێ بێڵم بۆ کچەکەم چونکە خۆم نازانم چی قەرار بم ئەوە بەشتێ بە دڵی خۆی بنووسێ ئێستا ئێمە لە سەقەلان شتێکمان خوێندەوە مناڵێک بۆ باوکی خۆی نووسی بوو تۆ تێ چی بنووسرێت من نازانم بەڵێم چی بنووسرێ بەس ئەکەوێتە سەرەوەی کە ئەگەر من بەوەفا بووبم بۆ مناڵەکەی خۆم ئەوی شتێکی جوانم بۆ نووسێ ئەگەر بێوەفاش بووبم ئەوە لەوانەیە هیچ بۆ نەنووسێ ئەمە درێژ بێ ئەخوا هەمان پرسیار لە جەناب وەڵی زۆر ناخۆشە پرسیارە نازامی جوڵامێکم پێ نییە بۆ سیت نەوەڵا لێ ناترسم بەڵام ئەوانە ئازیزم لێ ڕۆیشتەوە ئەمە نەمان شتی ناخۆش بینیوە و نووسراوە لەسەر خێلەکان تۆ چی و بەلاوە سیر بۆ لەسەر چێلی گۆڕەکانی ئەو ئازانی کە لە تۆ ڕۆشتون ناوی خۆم لەسەر کێلی دایکم نووسراوە بە شیعر جا ئەوە من نازانم ئەبێ ئەو کەسانەی کە چۆنە ڕوانە من ئەوان بۆم بنووسن لە دەسەڵاتی منان نییە بۆ هیچ شتێکی دانەناوە بنووسم کە من لە ژیانمە شتێک بنووسن ئەگەرەوە دیارە پرسیارەکانی تۆ ئەو شتانەیە فەرەزیە وانە تەرحی شتی جوانەکەی بەڵام بەعزە زار فەرەزیە ئەو کەسانە چەندێ لە من ڕازین
من دیارەوەم پێخۆشە شتێکم کردبێ لە ژیانە ئیسیفادەم بە ئینسانیەت و بەوانەی چواردەوری خۆم گیان بێ و ئانیش ئەوم بە بنووسن تۆ تێ بنووسێت ئەم مرۆڤە مرۆڤێکی مرۆڤ دۆست بێریان بخاتەوە بۆی خەڵکی تریش چاو لە من بکات چاو لە من بکات و شتێکم بۆ ئینسانیەت کردبێ و بۆ مناڵەکانی خۆمم کردبێ و بۆ چواردەوری خۆمم بۆ دۆستانی خۆم و بۆ ئینسانیەتیش ئیسیفادەیەکم گیان بێ خوا نەخواستە ئەگەر تۆ بمریت حەزەکەی چی لە چێلی گۆڕەکە و بنووسرێت وڵی نازام شت زۆرە بنووسرێ بەڵام هیچ ئاواتێکم ناتێتە دی حەزەکەی بنووسن هیچ ئاواتێکم ناتۆ بەڵ بۆچی نازانم ئەوە کە لە دنیا خۆت حەزلێتی بێت نازانم نایەتە دی ئەنی ئەوەت تێ بنووسیوانی بەڵە وەڵی شارێکی خۆش وەکو وەڵایەتن بڵم چی لە بیرم نییە شعرێکی خۆش بنووس هەراوەڵا شعرێک بۆ تۆ یاخود بۆ هەموو ژیان کامیان وەڵا بۆ هەموو ژیان خۆشە حەزەکەم بنووسرێکە هەموو کەسەکەم برێت هەمومان قابلیەوەین کە بمرین نفسین دایقەت المەوت بەسەوە نەبنووسێت بەڵێ هەرەوەنە والله اعتیادی هەر ناو و تەمەن و بەپێی مردنەکەی تر بە مردنی اعتیادی یا بەکارە ساتە لەوە زیاتر نییە شعرێ شتێ نەنووسێت نەخێر تۆ منی شەمان ڕام هەیە یعنی هیچ شتێک نەنووسرێت شەعر و شت بەزەر ئەوە نەئایەت لەسەر شێلی گۆڕەکەم هیچ بۆ هیچ چونکە مردن شتێک هەمووانە بێ ئەو هەنگاو بنین و دنیاش هۆنیانی هیچی بۆ بنووسین دنیا هیچی ئەوە هێکە بێ بنووسین بەڵێ باش هەنێک کەسێ شعر و شیواشە نووسێت مەسەن یان شاری نووسیەوە لەسەر گۆڕی مردووەکەی باشە ڕەنگە وەسێتێکی خۆی بێ یاخود یاحساسێکی کەسەکانی دوای خۆی بێت تۆ قەت بیری نەکردێتەوە مەسەن بڵێ ئامە لەسەر قەبرەکەم بنووسن شعرێک لەسەر قەبرەکەم بنووسن ناوەڵا بیم لە شتیوانە کردەوە بەس ناوی خۆت ناوی خۆم ئاراز بەس ینی بەسەوە نەبنووسێت پێویست بەوەش ناکە گۆڕێکی کێری بۆچێ کلی ناوێت حەسڵەت با تەخت بێت و خەڵک پێ و بیانی و بەسەر تا بڕۆ چی لەسەر بنووسرێ وڵا هەرچیە بێ هەرچێک بێت هەرچێ جوێن مەسەن چی دانا خۆش شعرێ شتێک وەڵا وەکو خۆم هیچم دانەناوە جارێ هیچ نەنووسێت بەڕای تۆ وەڵا زیاتر نووسین بۆ یەکێک کە شەهید بێ یان سەرکردێ بێ یان کەسێکی ناسراویە نا بۆ خۆت بۆ خۆم هیچم دانەناوە بەڵام وەکو مردن لە دوای مردنی خۆت و چی نووسین لەسەر گۆڕەمە بازانم شتێکی نەشیاوە نەخۆشت بێ ئەزانی ئەمە چیت بۆ نووسراوە چیت پێ نەنووسراوە شتێکی ڕۆتی نییەوە دروست کراوە تەنیا هیچی تر تۆ حەزەکەی چی بۆ بنووسێت وڵی مردن ئەوە قەدەری خوایە تەمان کە مردی هەرکەس بە شێوەی کەوا ئەو کەسەی کەوا با بڵێن گیان لە دەزایە بڵێن خزمێکی زۆر نزیکی بێ یا دوور بێ بە شعرێک کەوا مەسەلەن بێ ئەیکات هەرەوەنە وەکو نووسین خۆی وەکو لایەنە شەرەکە نازانم چی دروستە چی دروست نییە بەڵام ئەوەی کە بمێ بینوسم ئەوەی بۆ کەسانی دوای خۆم ئامۆژگارێک بێ بینوسم حەزەکەی بنووسن لە کورتە دێڕەکە ئامۆژگارێک بنووسم بەڵێ ئێمە لێرەیە لە کۆتایی ئاڵین خوا لە گوناه هێرچی مردوانەیە خۆش بێت ئێوەش تەمەەن درێژ بن کاتێکی شاد یەکترێ بینینەوە خواتان لەگەڵ کێلی گۆڕێ شەهید کێلی گۆڕێ شەهید